مەترسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بە شێوەیەکی گشتی کەشوهای هەرێمی کوردستان و سلێمانی میوانەکەم بەڕێز جەوهەر حەمەلاوە کە بەڕێزیان لێپرسیایی بەشی کەشوهەوان لە سلێمانی و ڕاستەوخۆ لە ستودیۆ لێرە میوانی منە. کاک جەوهەر سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی هەست بە هیچ گۆڕانکاریەکەکەین سەبارەت بە گۆڕانکاریە مەترسیدارەکان لە نێو هەرێمی کوردستان و سلێمانیە؟ بەڵێ سەبارەت بە گۆڕانکاریەکان من حەزەکەم لە دوو ڕەهەندەوە باسی بکەم. ڕەهەندێکیان گۆڕانکاریەکانی ئاو هەوایە کە جیهانی بەگشتی گرتوۆتەوە، ڕەهەندێکی تر دەورەی مەناخیە کە هەر ناوچەیەک و دەورێکی تایبەتی خۆی هەیە. ئەگەر ئەم گۆڕانکاریانە ئەوەی کە زیاتر بە چاو بنرێ ئەم خۆڵبارینەی بە تایبەتی لەم ساڵە لەوێەوە دەستی پێ بکەین، ئەم خۆڵبارینە تەوان سەرچاوەکەی لێرەوە نییە، لەو ناوچەی خۆمانەوە نییە، بەڵکو لە ناوچە بیابانیەکانی باکووری ئەفریقا و سعودیە و بڵین باشووری عێراقەوە سەرچاوە ئەگرێت. طبعاً هۆکاری سەرەکی ئەم گۆڕانکاریانەوە ئەم خۆڵبارینانەش ئەکرێت لەوە بێت کە ئەو ساڵانە کەم بارانی بێ، ئەم حاڵەتانە زۆر دووبارە ئەبێتەوە. کەواتە کەم بارانی ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو خاکە زیاتر وشک ببێتەوە و فشەڵ ببێ و بە ئاسانی ڕووی خاکەکە بجوڵێنرێ بە کەمترین با. هۆکارێکی تری ئەو دیاردەی کە بە دیاردەی خوماسینی زیاتر لە باکووری ئەفریقاوە بڵێن لە کۆتایی مانگی 4 تا مانگی 6 بەردەوامی ئەبێت کە ئەمیش ئەبێتە هۆی ئەوەی کە جیاوازیەکی پەستان لەو ناوچانەوە دروست بێەوە. ئەم جیازی پەستانش ئەبێتە هۆی ئەوەی کە خێرایی بای زۆر هەڵبکات. ئەم بایی کە بە خێراییەکی زۆر بەهێز هەڵ ئەکات ئەبێتە هۆی بەرزکردنەوەی خۆڵ و لم. طبعا لەو شوێنانەی کە ڕوو ئەدا دوو دیاردەمان هەیە، دیاردەی بڵین عاسیفەی ڕەملی لەگەڵ عاسیفەی تورابی. عاسیفە ڕەملیەکە بڵین لەبەر ئەوەی لم دەنگکۆڵەکانی قورسە زۆن بەرز نابێتەوە، کرێت چەند مەترێ بەرز بێتەوە و ئەو ناوچانشی بۆی ئەچێ دیاری کراوە زۆر ناڕات. بەڵام ئەوەی کە کاریگەری لەسەر ئێمە هەیە عاسیفە تورابیەکەیە کە دەنگکۆڵەی خۆڵ تەوان زۆر سووکە لە چاو لمەکەیە و ئەکرێتە نزیکەی 3 کیلۆمەتر بەرزە بێتەوە و بە ئاراستەی بایەکە بەرە ناوچەکانی ئێمە دێت و لە کاتی کەمبوونەوەی بایەکانە کە بە ئاسمانە ئەکرێ بڵێ هەڵواسراوە وردە وردە لە کاتی هێواشبنەوەی بایەکە یەتە خوارەوە. باشە، ئەم کاریگەری خۆڵبارینە کە ئێستادا ڕووی لە هەرێمی کوردستان و ناوچەکانی باشوور و خواروی عێراق کردووە، کاریگەری شەپۆل و پاڵەبەستۆی چ ناوچەیەکە؟ زیاتر وەکو وتم دیاردە خوماسینی کە لە بڵێ ناوچەی نزمە پەستان لە باکووری ئەفریقاوە زیاتر تاکەی بەردەوام بێت. بەردەوام بوونەکانی زیاتر ئەم وەکوتم ئەو ساڵانەی کە کەمبارانی هەبێ ئەکرێ بڵێن بە زۆری لە بەهار و سەرەتای هاوینە زۆر ئەبێت، بەڵام ئەکرێ بەردەوام بێت تا پاییز، یعنی چەند جارێ دووبارە ئەبێتەوە. واتە ئەم دۆخە لە هەرێمی کوردستانە چاوەڕوانکراوە تاکو پاییز. بەڵێ بەڵێ بەپێ ئەو داتانەی لای ئێمە هەیە ئەکرێ بڵین بە شێوەیەکی تێگڕا ساڵانە 12 بۆ 15 ڕۆژ لە ساڵێکە دووبارە ئەبێتەوە. ئەو ساڵانی کە کامبارانیە بەپێ ئەو داتانەی تۆمارکراوە نزیکەی 50 ڕۆژ لە ساڵێکە بووە کە دیسانەوە ئەگەر بەڵام ئەم ساڵ وا دەرەکەێت حاڵەتەکان زۆر دووبارە بێتەوە، چکە لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو ئێستا لانی کەم ئەگەر سلێمانی وەکو سنتەر وەرگرین 25 ڕۆژ خۆڵبارینمان هەبووە لە ماوەی ئەم 4 مانگەدا. باشە، ئەمانە ئەم خۆڵبارینە چ کاریگەریەک لە کشت و کاڵەکات لە زەویەکانەکە دواتر ماندووبوون بەو زەویە و بۆ کشت و کاڵی ئەو ناوچەیە نادات کە جوتیاران بەرهەمی لێ بەرهەمەهێنن بە شێوەیەکی گشتی بۆ سەوزەوات بۆ دانەوێڵەکان؟ طبعا کاریگەریەکەی ئەکرێ بڵین لەسەر چەند شتێک بێ، لەسەر ڕووەک بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوەی کە ئەم دەنگکۆڵانە لە هەوادا ئەبێتە هۆی ڕێگریکردن لە گەاندنی تیشکی ڕۆژ بۆ سەرزەوی، لە بەرەوە تیشکی ڕۆژ بە شێوەیەکی کەمتر ئەگاتە سەرزەوی و لە لایەکەوە ئەبێتە هۆی کەمکردنەوەی بڵێن نزمبوونەوەی پلەکانی گەرمە لە لایەکی ترەوە ئەو خۆڵە ئەبێت ئەنیشێ لەسەر گەڵا و گوڵی ڕووەکەکان و ئەبێتە هۆی کەم ڕوودانی کردداری تشکە پێکاتن و لاوازبوونی ڕووەکەکان بە شێوەیەکی گشتی. بەس وەک ئەوەی ببێتە لاوازی خاکەکە لەوانەیە ئەویان ئیجابی بێت بۆ سەرخاکەکە، چکە ئەم خۆڵبارینەکە دێ بڵێن لە ناوچەیەکەوە دێت دەوڵەمەنە بە کانزاکانی کالیسیۆم و پۆتاسیۆم و
کانزا پێویستەکانی تر بۆ کشت و کاڵ کە ئەمە ئەکرێ بڵین وەکو چینێک بنیشە لەسەر خاکەکە و خاکەکە لە زیاتی ئەوەی زایفەکە بەهێزی ئەکات بەڵام بە شێوەیەکی گشتی وە گوتم کەم گەیشتنی تیشکی خۆر و نیشتنی خاک خۆڵەکە لەسەر گەڵا و گوڵەکان ئەبێتە هۆی لاوازبوونی ڕۆک بە شێوەی گشتی باش لە لایەکی تریشەوە بۆ سەر تەندروستی مرۆڤ کاریگەری هەیە بە تایبەتی بۆ بڵین ئیتیهاباتی پێست و چاو وەکو بڵین پزیشکەکان ئاماژەی پێەکەن هەروەها بۆ تەنگە نەفەسی بە تایبەتی و کەسانی ڕەبۆیان هەیە و لە هەندێ توێژنەوەی تازەشا دەرچووە کە ئەو دەنگکۆڵانی زۆر وردن ئەکرێ بچێتە ناو خوێنەوە کاریگەری بۆ سەر دڵیش هەبێت باشە ئێمە لە ساڵانی ڕابردووە بینیمان کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا خۆی لە سوودانی دارستانەکانی یۆناان و ئیتالیا و تورکیا و چەند وڵاتێکی گەورەی جیهانی کە دارستانی بەرفراوانیان هەبوو کاریگەریەکەمان بەم جۆرە بینی و لە ئێستاشدا ئەم خۆڵباری نابینین و هەروەها لە ساڵانی ڕابردووە هەر گردەلوولمان دەبینی دەشێت ئەم گۆڕانکاریانە هەر ساڵە خۆی لە شتێکا ببینێتەوە یاخود ئەمانە دووبارە بوونەوەیان مسۆگەرە لە داهاتوە طبعا من باسی دووە ڕەهەندم کرد ڕەهەندی گۆڕانکاریەکانی ئاو هەوا لە جیهانە ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ سەر هەموو جیهان کاریگەری ئەبێ کە خۆی ئەبینێتەوە لە ئەساسی شتەکەیە کە دروست ئەبێ بەرزبوونەوەی پلەی گەرمی و قەتیزبوونی پلەی گەرمیە لە هەوایەکە بەهۆی زۆربوونی ڕێژەی دۆمەکسیدی کاربۆنە لە هەوادا ئەم گۆڕانکاریانە دروست ئەبێ گۆڕانکاری کە لە پلەی گەرمیا دروست بوو کاریگەری بێ لەسەر هەموو ڕەگەزەکانی تری کەش و هەوا کە مادام پلەی گەرمی گۆڕانکاری بەسەرا بێ پەستانی هەوا گۆڕانی کاری بەسەرایە گۆڕانکاری لە پەستانی هەوایە دروست بێ گەردەلوول دروست ئەبێ ئیتر ئەو کاتە کاریگەری لەسەر بڵین ئەبێتە بەهۆی بەرزبوونەوەی پلەیەکانی گەرماوە ئاگر لە دارستانەکان بەربێ ناوچە ساڵمەندانیەکانی بڵین جەمسەرەکان بتوێنەوە و ڕێژەی ئاوی دەریاکان زیادکە بە هەڵمبوون زیادەکە لە لایەکی ترەوە کە هەڵمبوونیش ئەبێتە هۆی ئەوەی خاکە وشکانیەکان بڵین وشک ببنەوە بەڵام ئەوەی کە کاریگەری زیاتر نەرێنی هەیە تەتەڕوفی مەناخی ئەبێتە هۆی ئەوەی کە بارانەکان بە شێوەیەکی ناڕێک دابش بن لە سەرگۆی زەوی یا لە کاتی ناڕێکە ببارێ یعنی ئێمە وا ڕاهاتوین کە لە حاڵەتی ئاساییە بارانبارین لە ناوچەکانی خۆمانە لە سا 15 لە پاییزا بێ لە سا 50 لە زستانە بێ و لە ساسی 5 لە بەهارە بێ بەڵام ئەم گۆڕانکاریانە وای کردووە کە ئەم ڕێژانە گۆڕانکاری بەسەرا هاتووە و ببوورە بارانەکان ئەو کاتانی کە پێویستە ببارێ کەم ئەبارەیە ئەو کاتانیشی کە پێویست نییە و زەرری هەیە زۆر ئەبارێ و یا لافاو دروست ئەکا ئەم تەتەڕوفە مەناخیە کاریگەریە سلبیانەی هەیە باش کاک جەوهەر جەنابەت لە هەمان کاتە پسپۆڕێکیش لە جیۆلۆجیایە لە دوایین راپۆرتی UN باسی لەوا کرد کە چەند وڵاتێک مەترسی گۆڕانکاریەکانی کەشەوایان زۆر لەسرە کەیکێک لەوانە عێراقیش لە نێویدا هەرێمی کوردستان هەیە کە ڕەنگە کەشەوای هەرێمی کوردستان هەندێک جیاواز بێت لە ناوەڕاست و باشووری عێراق دەبێت بزانم ئەو وڵاتانی کە زیاتر گۆڕانکاری کەشەوە ئەیانگرێتەوە گەر هێندەی ئاگداربی شارەزایی دەبێت جەنابە ئەو وڵاتانە کامانن ئەو وڵاتانی کە پیشەسازیان زۆرە یاخود زۆر جار سروشتەکە پیسەکرێت لەلایەن مرۆڤەکانەوە ڕەنگە ئەمەش کاریگەری هەبێت بە شێوەیەکی گشتی وڵاتەکان لەگەڵ عێراقدا چ وڵاتێکی کاگرێتەوە هۆکاریشی چێ بۆ هەرێکێک لە وڵاتانەیە طبعا ئەوەی کە ئەو راپۆرتەی ڕخراوی کەشناسی جیهانی ئاماژەی پێداوە زیاتر لە توانەوەی بەستەڵکی جەمسەرەکاندا خۆی ئەبینێتەوە کە ئەویشە بێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاکان کەواتە هەموو ئەو وڵاتانەی نزیکن لە دەریاکانەوە و زەریاکانەوە هەموو ئەوانە کاریگەریان لەسەر بێ و چکە بەشێکی زۆری خاکەکانیان ئەکەوێتە ژێر ئاوە لە لایەکی ترەوە زۆر خاکی تریش هەیە کە نزیکە لە بیابان بوونەکانەوە یعنی ناوچەی بە بیابان بوون زیاد ئەکاو ئەگەری بە بیابان بوون کە ئەکرێ بڵین ئەمەیان زیاتر لەسەر هەرێم بە تایبەتی ناوچەکانی گەرمیان خەریکە یا بڵین ئەگەری بە بیابانبوونی تیا دەرەکەوێت وڵاتانی کەنداوە کرێتەوە ئەم گۆڕانکاریانە بەڵێ بەڵێ هەموو ئەو وڵاتانی کە ئەکەونە سەر دەریا و زەریاکان عێراقیش کە بە حکمی ئەوەی لە سەر بڵین دەریای خلیجی عەرەبیە کاریگەریەکان لەوێەوە بڵین
ئەکەێتە باشە کاک جەوهەرۆکو دوا پرسیار ئەمەیە بزانم پێویستە ئەو هەنگاوانە چی بن کە بگیرێنە بێت بۆ ڕێگری لەم گۆڕانکاری کشوانە ئەو کاریگەریشی کە دروستی دەکات بە شێوەیەکی وانە بێت کە کاریگەری لەسەر مرۆڤایەتی و کشتتوکاڵ و زەوی کشتتوکاڵەکان هەبێت لە داهاتوە بڵێ طبعا ئەو هەنگاوانە ڕێکخراوەکانی بڵین UN دەمێکە یعنی چەندین کۆنگرە و مؤتەمەراتیان بەستەوە بۆ ئەوەی کە هەستیان بەم مەترسیە کردو و کاریگەریانە کەمکەنەوە کە بڵین ئەکرێ بڵین دواترینیان کە زۆر گرنگ بوو ئەوەی بە پەیماننامەی پاریس لە 2015 بەسترا و ئەمەی ساڵی پاریش کە بۆ تەواوکردن یا بۆ پیاچوونەوە بەو پەیماننامەیە کرا ساڵی پار لە کە دروشمەکەی کار بکەن بوو بڵێ کار بکەن بڵێ ئەوەی کە لە گلاسکۆ بەسترا و خۆشببختانە ئەم جارە زۆربەی وڵاتان هاتوونەتە سەرخەت و هاوکار بوون بۆ ئەوەی ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی بەرزبوونەوەی غازی دۆمۆکسیدی کاربۆن کە خۆی لەوای ئەبینێتەوە سوتەمەنیەکانی کە لە نەوت لە بنزین بڵین بنزین نەوتی سپی گازۆیل خەڵوزی بەردین ئەم سوتەمەنیانە کەمکەنەوە کە ئەمانە هۆکاری سەرکین بۆ بەرزبوونەوەی ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆن بە تایبەتی لە بەرگە هەوای زەویدا و گۆڕینیان بە وزەی پاک کە لە خۆی لە وزەی بڵێندایە یا تیشکی خۆرا ئەبینێتەوە بۆ ئەوەی هەم ژیانی مرۆڤایەتی و پێشکەوتن بەردەوام بێ بەهۆی بڵێن کەمبوونەوەی ئەو زانە کاریگەری نەبێ و هەمیش ئەو کاریگەری خراپانەی کە بوونەتە هۆی گۆڕانکاریەکانی ئاوهەوا کەم ببنەوە و کار لەسەر ئەمە بکرێت و ئەو وزە پاکانە بەکاربێت. هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەمە کاک جەوهەر؟ طبعا ئەمە خاڵە سەرکیەکانن ئەکرێت چەندین شتی تر کە خۆی لەوە ئەبینێتەوە پاراستنی دارستانەکان کە ئەوان بڵین گرنگە بە تایبەتی لای خۆمان هەروەها زیادکردنی ڕوبەری سەوزایی و کەمکردنەوەی ئەو حاڵەتانەی کە بڵێن ئەکرێ ئێمەش لە جیاتەوەی بنزین یا گازۆیل بەکاربێنین غاز یا ئۆتۆمبیلەکانمان بەکاربە کار بکە یعنی حکومت هەوڵ بدا خەڵکی هەان با بۆی زیاتر ئەو ئۆتۆمبیلانە بەکاربێنن کە بە غاز طبعا بەستم غازی LPG لەگەڵ کە پاکترە لە ئەوانی تر یا ئەو ئۆتۆمبیلانەی کە بەکارەبە ئیشەکە و لە زۆربەی وڵاتانی جیهان دەستیان کردووە بەمە ئەمە زۆر باشە من زۆر سپاس دەکەم کە لەم تەوەری بەرنامەکەم میوان بووی سپاس بۆ ئەو زانیاریانی کە بە ئێمە و با بینەرانی شتدا دووبارە سپاس بۆ بەڕێز جەوهەر حەمبەلاو کە بەڕێزیان لێ پرسیایی بەشی کەشوها بوون لە سلێمانی و ڕاستەخۆ سپاس بۆ ئێوەش بۆ گرنگیداتان بەم بابەتان ماندوو نەبی